بەهۆی لە کارکەوتنی هێڵی ئاوی دووی دوکانەوە گەڕەکەکانی باکوور و ڕۆژهەڵاتی شاری سلێمانی زیاتر لە 6 ڕۆژە ئاویان پێنادرێت. هاتوومەتە گەڕەکی مامەیارە کە ناوەندی ئەو گەڕەکانەیە بەدەست بێ ئاویەوە دەناڵێنن. دانیشتوانی گەڕەکەکە دەڵێن جەژنانەی حکوومەت بۆ ئەوان نەبوونی ئاوی خواردنەوە بوو. هاوڵاتیانی ئەو گەڕەکانەی کە بێ ئاون لەم 6 ڕۆژەدا پەنایان بۆ ئاوی بیر و کڕینی ئاو بە تەنکەر بردووە تا لە گەرمای تاقەت پڕوکێنی هاوین ڕزگاریان بێت. ئێمە 3 عایلەین. ئارە وەڵا بەشمان ناکا بەخوا. لێم پێشتر ئاو باش بوویان وەڵا باش بوو بەس لە جێژنەوە لە پێش جێژنەوە خراپ بووە ئاو. ئارە وەڵا نەچوون بۆ لای حکوومەت بووی نەوەڵا نەچوین حکومەت کووە حکومەت کوانی وەڵا بێن بۆ لای من منەچم ئاویان بۆ بەرێمەوە بە قورعان حکومەت کووە و مەعاشەکە زۆرێنە تا ئەوە بەر ئەیوانە چاوەڕێ ئەوەکن ئابێتەوە تەنیم شەوێتەوە بانیە هیچ تۆزە هاتەوە دەری 5 دقەیەک و بڕان نەما. ئەگەر ئەو نەبێت چیەکەن ئێوە بیرتان هەیە؟ نەوەڵا بیرمانە بێ بیکڕین تەنکەری ئاو دەری 15-20 سات نارە ئەبێ بیکڕین. بڵێن 2 ڕۆژ جارێ نەکاتۆ لێمانە بڕێت. ئەگە بیری ماڵی دراوسێمان بیری نەبێ و بەکاری نێنین مەجبور تەنکەر کڕین بە 20,000. چەند ڕۆژتانەکات؟ ئەو پەڕێژ بەشی 2 ڕۆژکا بۆ ماڵێکی خێزاندا دوومە بەریدە ئیشکا و جەوگەرمە و بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ڕای دەگەێنێت هۆکاری نەبوونی ئاو لە کارکەوتنی پەمپەکانی هەڵدانی ئاوە لەسەر هێڵی دووی دووکان. لە ئێستاشدا سەرقاڵی چاکردنەوەی هێڵەکەن هەروەها وتیشی لە ماوەیەکی نزیکدا ئاو دابەش دەکەنەوە. یعنی ئەو هۆکارانی کە ئەبنەوەی کەشیانی پەمپەکان ئەوەی کە زۆر ئیشەکەن هۆکارێکی سەرەکیەکە بۆی کە پەمپانەکە بشێت شەرتیش نییە ئەو پەمپانە لە هاوی نابێ لەستا نابێ بەڵام خۆتان وەکو ئەزانن کە گرفتێک دروستە بێت لە پەمپەکانە ئەو هۆکارە دروستەکە کە پێشی ئەچێت بۆ چاکردنەوەکەی لەبەری کاتەکەی جاری وە هەیە هەفتەیەکی بێجارە مایشی پێچی ئەو پەمپانە بەس ئێمە هەڵمان ناوە کە بەجوتین کات ئەو گرفتانە ئەو پەمپانە چاکن بۆی و گرفتە زۆر ڕوو لە هاوڵاتیان نەکات. سەرڕای زیادبوونی هاوبەشەکانی ئاو فراوانبوونی شاری سلێمانی بەڵام حکوومەت لە ساڵی 2008ەوە پلانی بۆ زیادکردنی هێڵەکانی دابشکردنی ئاو ئامادە نەکردووە. تەنیا لە ڕێگەی هێڵی ئاوی دووکانی 1 و 2 پرۆژەی ئاوی سەرچنارەوە ئاو بۆ شاری سلێمانی دابەش دەکات. لە کاتی لە کارکەوتنی یەکێک لەو 3 هێڵەش بە هەزاران خێزانی شارەکە بێ ئاو دەبن بەهۆی کۆنی هێڵەکان و دابەزینی ئاسی ئاویشەوە. ساڵانە گرفتی کەماوی هاوڵاتیانی شاری سلێمانی هەراسان دەکات. ئەحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.